ليكم أرضي بايتا جل جرينج بيجومان ناف بين بايدن وترامب ده ميفاني ما جدي هذه اللي سر في مشاريع ببينن ميفاني ما جاستن راسل شلو بكاري سياسي ج نيو جيرسي اللي قال مدبه بيجومان دي بايتا ترامب و بايدن هم دي بعاقفن سلافو تبريز راسل نه سیاست در و سیاست نافخوی بیگمان مجارین بابتین سرکت بند دبایت ده لیدو خوازم بزنم تمن جیدی بی مجارک دبایتا بایدن ترامپ ده That's a great question. ئەمە پرسیارێکی زۆر باشەوە هەمویان هەوڵ دەدەن کە بزانن کە بایدن و ترامپ باس لە چی دەکەن کە ئێستا ئەمە زۆر گرنگە بەشێک لەمە ئەوەیە کە نانەوێت گفتوگۆ دەربارەی تەمەن بکەن چونکە جیاوازی تەمەنیان زۆر نییە هەردوو لایەن جیاوازەکە لێرە داوەیە کە دۆناڵد ترامپ دەوێت بە شێوەیەک لە شێوەکان زۆر بە باشی خۆی ئامادە کردووە چەندین بابەتی و ڕوشاندووە ئایا زۆر بەتەمەنە بۆ ئەوەی لە شوێنێک بژیوە دۆناڵد ترامپ باسی چەندین بابەتی کردو و وچێتی پێویستە تاقیکردنەوەی بەکارێنەری مادەی هۆشبەر بۆ جۆ بایدن بکرێت بۆ ئێستا دەبینین جەختەکە هەموو لەسەر بایدنە چونکە دۆناڵد ترامپ چەندین پێشبینی کردووە کە ئەو بێگومان جۆ بایدن هیچ وزەی نییە و تااقەتی ئەم جۆرە گفتوگویانەی نییە بەڵام جۆ بایدن بە شێوەیەکی بەهێز هاتۆتە پێشەوە وەک ئەوەی کە لە بینیمان چەندین بۆنەی دیکەوا خۆی نیشانداوە دۆناڵد ترامپ لە چەندین شوێندا ئاماژەی بەوە داوە کە ئەو تەواو پێویستە بتوانی خۆی و هەست و سۆزەکانی خۆی کۆنتترۆل بکە زیاتر لەوەی وەختەمەنی ئەوەی کە ئەمڕۆ جەختێکی زۆر لەسەر بێ کامەیان بتوانێت سەرنجی لایەنەکە لای خۆی ڕادا بچێشێەوە لەوێن دەر ئامادە بوو نابێت تەماشاکار نابێت و کەسی لێ نابێت و هەردوو لادیانشتی جیاواز ببینن بەڵێ بەڕێز جاستن ئەم دیبەیتانە بە تایبەت دوا دیبیت کە ئەبرارە لە مانکی دەبێت تا چەند کاریگەری هەیە لەسەر ڕای دەنگدار لەوەی بڕیار بدات چێ بکاتە سەرۆکی ئەمریکا ئەمە دۆخێکی زۆر نامۆیە تازە ئێمە لە سەرەتای ئەو دۆخێنەوە بینیمانەکە دیبێتێکی ڕوبەڕووی کاندیدی دوو پارتە سەرەکیەکەی ئەمریکایەوە ئەگەر ڕاستگۆ و ڕاستەقینە بینە ئەم دوو کاندیدا لە بە شێوەیەکی فەرمی لەلایەن پارتیەکانیانەوە وەکو کاندید ئاماژیان پێ نەدراوە بەڵکو خۆیان کاندید کردو ئەمە هەنگاوێک بۆ بۆیە ئەمە دۆخێکی زۆر نامۆی کە ئێستا ئێمە تێدا و ئەوەی کە ئێمە دەیبینین لەم دیبێتە ئەوەیە کە هەردوو لایەن دەیانەوێت هەردوو کاندیدەکە دەیانەوێت ڕوبەڕوو یەکتر ببینەوە و هیچ لایەنێکی دیکە لە دژیە ئەوانیت تەنیا خۆیانن بۆیە دۆخێکی نامۆ دەبێت دۆخێک دەبێت کە هەردوو لایەن یا خۆت بتوانن ئاماژەیەکی زۆر گرنگ ببینن لە ئەمریکا و دۆخێکی گرنگ بێن نائاراوە و یەک لە خراپترین سیناریۆدا دەکرێت یەکێکیان شەوێکی زۆر خراپی هەبێت و ئەمەش ئەو پرسیارەیە کە تا مانگی دەی ئەم ساڵ شەوێکی زۆر خراپ و ناخۆش بەڕێ دەکات و بۆیە ئەمە دۆخە نامۆ دەبێت بۆ ئەمریکا بەڵێ برێت جەستن هەروەها یعنی دیرۆکە ئەمریکەدا یەکەم جار سەرۆکەکی ئەمریکەت هات دادگەهکردن تۆمەت بار هاتە دەست نیشانکردن ئەف مژارژی دبێ مژارە گەلۆ vê دەبایتێ چاوا دبینە زۆرێک لە خەڵکی بڕوان وا بوو دوایەوەی کە دۆناڵد ترامپ لە شاری نیویۆرک لە دادگاوەی کە ڕوبەڕووی بۆ تۆمەتی ڕوبەڕوو بووە ئەمە کاریگەریەکی دەبێت لەو دیبەیتە بەڵام بەڕاستیدا بینیمانە کە ئەمە کاریگەری نەبووە ئەوەی ئێمە بینیمانەوە گفتوگویەکی ڕوبەڕوو بووە کە لە ڕاپرسیەکانیشدا پیشاندراوە کە ئێمە لە ئەمریکا دەڵێن دەبینیومانە دۆخەکە ئاڵنگۆڕێکی وای بەسەردانات و جیاوازی وای نەبووە بەڵام ئەمە خاڵێکی زۆر گرنگە ساتێکی زۆر گرنگە کە ئایا ئەم ساتە لە ئەمریکا لە دژی ئیسرائیل دەبێتن و لە دژی هەوڵەکان دەبێتن لە غەزە یاخود دۆناڵد ترامپ کە لەو دۆخەیدا کە هەیە چی دەبێتن هیچ لایەنێکیان لە ئێستادا بەم شێوەیە هیچ لە کاندیدەکان بەرچاویان ڕوونیە هەردووکیان لە تەمەنی 73 یاخود 50 دەبینین تەمەنەکانیان کاریگەریەکی وانە ئەم شەو دەکرێت ئەمە کاریگەریەکی
زۆر باشیە هەبێتن بۆیە ئەم شەو زۆر گرنگیشە بۆ هەردوو لایەنیان بۆ هەردوو بەڵام ئەوەی کەمە دەبین بۆ کۆماریەکان سەخت دەبێت بەڵێ بەڕست تۆماس بەلای ئەمریکیەکانەوە لە نێوان دیموکراسیەت و خەرجی و داهاتی ژیانیان کامیان گرنگتر بۆ پێی کە ئێستا وترێکێک لە بابەتەکانی دیبێتەکەی ئەم شەویان ڕەنگە پەیوەست بێت بە بەرزبوونەوەی نرخی شتومەک لە ئەمریکا و لە نێوان پرسی دیموکراسیەت و داهات و خەرجی کامیان دەتوانێت دیموکراسیەت زیاتر بداتە ئەمریکا و ئەمریکیەکان و کامیان دەتوانێت داهات و ژیانێکی باشتریان بۆ دابینکە. بەڵێ ئەمە یەکێکە لەو گفتوگویانان ئەوان پێویستە بۆ دەنگدەرانی ئەمریکی ڕوون بکەنەوە ئەگەر تۆ دۆنالد ترەمپی و ئەگەر لە کەمپینەکانی دۆنالد ترەمپدا بێ ئەوە پرسیاران دەکە ئایا ئێوە ئەمڕۆ باشترن یاخود چار ڕۆژ لەمەوبەر بۆیە دۆنالد ترەمپ دەیەوێت ئەم گفتوگوێ بکات و بە خەڵکی بڵێت نەخێتوان نییە نرخەکان ئێستا گرانترن هەڵاوسان هێشتا کێشەیەکی سەرەکیە لە ئەمریکا جۆ بایدن ئەو توانایی نییە کە ئێستا هەیەی بۆ ئەوەی ئابووری بەهێزتر بکات لە ئەمریکا بۆیە جۆ بایدن لەلایەکی دیکەوە باس لەوە دەکات دۆخێکی خوڵقاندووە کە ئەو دۆخێکی هەیە پیشانی بدات بڵێتن کە من لە قەیرانی ئابووریدا کە دۆنالد ترەمپ دروستی کرد توانیم ڕزگارمان بێ ئەو دۆخە ئابووریەکە هەبوو بەهۆی ئەوە بۆ کە ئێمە ئابووریەکی خراپمان هەبوو لە سەردەمی ترامپدا و ئێمە توانیمان ئەمە بوەستێنین وە ئەو دۆخە ئابووریەکە هەبوو ترامپ نەیدەتوانی بیقۆزێتەوە کۆنتترۆلی بکات بۆیە خاڵی کۆتایی لێرەدا ئەوەیە کە دەنگدەرانی ئەمریکی گرنگی بۆەوە دەدەن کامیان لە گفتوگۆکاندا لە بابەتەکاندا دەتوانن باشتر بن سەرکەوت بن ئەوەی کە من ئایا دەتوانم خواردنی خۆم بۆ خێزانەکەم دابین بکەم و سەقفێک لەسەر سەری خێزانەکەمەوە هەبێت و سەلامت بم ئایا من لە توانامدا هەیە لە کارەکەی خۆمدا بمێنمەوە ئایا من موچەیەکی شایستە وەردەگرم بۆ ئەوی ژیانێکی شایستە بەسەر بم بۆیە ئەمە کێشە سەرەکیەکانن ئێستا لە ئەمریکا و ئەمە گرنگە بۆ ئەمریکیەکان و خاڵی ئەمریکیەکان و ئەو دەنگدەر ئەمریکانی کە ئەمڕۆ دەبینین و ئایا کێشەی ئاسایشی سنوورەکان چارەسەر دەکرێت یاخودنا قسەکە ئەوەیە کاتێک ئێمە گفتوگۆ لەبارەی ئەم دۆخانەوە دەکەین ئەم بابەتە سەرەکیانە دەکەن وەک سیاسەتی دەرەوە وەکو استراتیژی بەرگریکردن هەموو ئەمانە دەبینین کە زۆر کاریگەری لەسەر ئەمریکیەکان نییە لەم ساڵدا بۆیە ئەمە ئالنگاریەک دەبێت بۆ کەمپینی بایدن یاخود ئەوەی کە ئێمە دەیبینین کە ئایا دەتوانن ئەم دۆخە کۆنتترۆلکردن یاخودنا پێویستە ئەم دۆخە کۆتایی بنرێت و دۆخێکی سەختە گفتوگویەکی سەختە بۆ ئەوەی بتوان ئەمریکیەکان ئەمە بەرچاوڕوونی ببینن بڵێ هەروەها دخوازم بزانم نها سیاسەتا دەرڤەدە دوو شەرێ مەزن لە جیهانی برێڤە دەچن شەرێ رووسیا و ئوکراینە شەرێ غەزە نابێنە ئیسرائیل و حەماس ئیمێجا ئەمریکا ji bo dengderên Amerîkî di van hilbijartinan de tî çawa de nirxîn? بەنێ دۆنالد ترامپ دەیەوێت بڵێتن کە دۆخەکەی غەزا و دۆخی لە غەزا هەیە لەو دۆخی لە ئۆکرانیا هەیە بەهۆی ئەوە بووە کە سەرۆکایەتی ئەمریکا لەدەست جۆ بایدن بووە من بڕوام وایە ئەمە خاڵێکی خراپە کە دۆنالد ترامپ ئاماژە پێ بدات ڕەنگە هەندێک لایەنکە بڵێن بە تایبەتی لە لایەنەکانی بایدنەوە بڵێن هۆکاری ئەوەی کە ئێستا ئێمە ئەو جەنگانەمان هەیەوە ئەو ڕوبەڕبوونەوەی لە غەزا هەیە ئەو جەنگە لە ئۆکرانیا بۆهۆی ئەوە ڕاستیەوە بە کە دۆنالد ترامپ هیچ هێزێکی نەرمی بەکارنێناوە کە ئێمە هەمان بووە هەمیشە هەوڵی داوە لەگەڵ خەڵکی خراپدا پەیوەندی باشێ بێ وەکو ڤلادیمیر پوتین و هەندێک لە هاوکارەکانی دیکەی پوتین سیاسەتی دەرەوە پرسیاری سیاسەتی دەرەوە سەخت دەبێتن چونکە ترامپ دۆنالد ترامپ دەڵێتن ئەمە سەرنجامێکە کە من پیشانم داوە ئەمریکا چەندە بێزە ئەمە کردایەتی و بێزی ئەمریکان بێزدا بۆی ئەم جەنگانە لە سەردەمی مندا نەبووە دۆنالد ترامپیش دەیەوێت هەندێک فرۆشتنی زۆر باش بخاتە ڕوو لەم گفتوگوێدا بۆ ئەوەی قەناعەت بە خەڵکی ئەمریکا بێنن کە ئەو هۆکار نەبوو بۆ ئەم جەنگە جیهانیانە بەڵێ بەڕێز جاستن ڕاسڵ شڕۆڤەکاری سیاسی لە نیو جێرسی لەگەڵماندا بووی سپاس سپاس بروز